سڵاوتان لێ بە بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە دووبارە شادبوومەوە بە دیدارتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ستۆدیۆی پەروەردەیی. لە ئەڵقەی ئەمجارەمانجا باس لەکردنەوەی پێشانگەی نێودەوڵەتی کتێب ئەکەین لە سلێمانی بۆ ئەم مەبەستەش میوانجاری شەوقی عومەرمان کردووە بەڕێوەبەری پەیوەندیەکانی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی. بەخێر بێ کاک شەوقی بۆ ستۆدیۆی پەروەردەیی. زۆر سپاس، سڵاو لە بەڕێست و بینەرە بەڕێزەکانتان. بەخێر بێ سەرچاو. کاک شەوقی ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم گرنگی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایە چییە بۆ شاری سلێمانی، واتە ئەو کار و چالاکیانەی کە لەم پێشانگایەدا ئەکرێ تا چەند گرنگە بۆ شاری سلێمانی و هەروەها شار و شارۆچکەکانی تری کوردستانیش. لە جیهانە ئێستاکە هەر شارێک و هەر وڵاتێک بە بەرهەمێک بە بەروبوومێک بە بەهێزی لە سێکتەرێکە ئەناسرێتەوە جاکرێتەوە لە شار و وڵاتەکانی تر. بۆ نمونە هەندێک شار بە ناوچەی گەشتیاری بەناوبانگن، هەندێک شارەکان بە گەورەی فڕۆکەخانەکانیان، هەندێک شارەکان بوون بە ناوەندی بازرگانی، هەندێک لە شارەکان بوون بە پێشکەوتوی زانکۆکانیان ناسراون، هەندێک شاری تر بۆ نمونە بە پێشکەوتی تەکنەلۆژیا و ئایتی و ئەوانە مەشهورن. بوونی پێشانگایکی نێودەوڵەتی بۆ شاری سلێمانی زەڕورەتێک بوو کە نکۆڵی لێ ناکرا، چونکە شاری سلێمانی لە دێر زەمانەوە بە شاری ڕۆشنبیری ناسراوە. ئەم تایبەتمەندێتی سلێمانی ئەگەر تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژوو ئەمان باتەوە بۆ ئەوەی سەرجەم بزاوتە فیکری و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و پەروەردەیەکان کە لە سلێمانیەوە سەرچاویان گرتووە دروست بووە، کاریگەریکی ڕاستەوخۆیان هەبووە لە سەرجەم باشووری کوردستان و تا ڕادەیەک عێراق و لە کۆنتریشا لە سەرەتای سەدەی 20 و کۆتای 19 ڕوودا و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی فێکەکانی سلێمانی کاریگەریان لەسەر پارچەکانی تری کوردستانیشە بۆ کاتێکە کوردستان یەک پارچە بوو. کاریگەری ئەدەبی و هونەری و کولتوری سلێمانی پەڕی بۆ سنە و بۆ کرماشان و هەتاوەکو ئەگەیشتە هەندێک بەشەکانی مۆسڵ و ئەگەیشتە دیاربەکر و ئەوانەیش، چونکە سلێمانی پێگەیکی ڕۆشنبیری و کولتوری و هونەری و زمانەوانی بەناوبانگی هەیە و هەر سێ شاعری سێ کوشکەی بابان کە من حەز ناکەم بەڵام سێ کوشکەی بابان هەندێک حەزەکەم بەڵام سێ کوشکەی زمانی کوردی کە لە سلێمانی و دەوروبەر و ئەم دەڤەرەژیاون ئەی خواست کە سلێمانی هەنگاوێکی ئیداری و فۆرمەڵتر و نێودەوڵەتیتر ببڕێ لەم پێگەیە. بە خۆشحاڵی و پەرلەمانی کوردستان بە یاسایەک پەرلەمانی کوردستانی کرد بە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان، هەروەکو چۆن لە پاڵ گرنگی هەولێرە کە پایتەختی ئیداری هەرێمی کوردستانە بە شانازی و سلێمانیش پایتەختی ڕۆشنبیریە. ئەم هەنگاوە هەتا ئەو کاتەی هەنگاوی پەرلەمانی کوردستان بوو کاریگەریکی لۆکاڵی هەبوو، کاریگەریەکەی تەنها دەنگدانەوە و ڕنگدانەوەکەی تەنها لەسەر ئاستی سلێمانی و کوردستان نبوو. بەڵام پار ساڵ بۆ هەڵوانەی کە ساڵانی پێشووتردرا بوو یونسکۆ کە ڕێکخراوێکی جیهانیە سلێمانی خستە ڕیزبەندی شارەداهێنانەکانەوە و لە بواری کولتور و وێژە و هونەرە ناوبانگی شاری داهێنەری بەخشی بە شاری سلێمانی کە ئەم ناوبانگیش لە خۆڕاییەوە نەهاتووە. بۆیە سلێمانی لە پاڵ ئەو ئەحداسە ڕۆشنبیریانە، لە پاڵ پێگە ڕۆشنبیریەکەی، لە پاڵەوە لە دێر زەمانەوە لانکەی میدیای ئازاد بووە، لانکەی ڕۆژنامەنووسان و خوێنەران و ڕۆشنبیران بووە. ئەم دوو حەدەسە تازەیەشمان هەبوو و ئێستا سلێمانی زیاد لە 20 زانکۆی تایە بە زانکۆ ئەهلی و حکومیەکانەوە، لەگەڵیشە ڕەوتی خوێندن لە شاری سلێمانیە ئەگەر سەرنج بێ بە بەردەوامی یەکەمەکانی جارانی ئاستی عێراق و ئێستای ئاستی کوردستان زۆر جار ئەکەونە شاری سلێمانیەوە، بۆیە سلێمانی فعلەن پێویستی بە پێشەنگایەکی کتێب بوو. ضرورەتێک بوو هەر لە ڕووی خوێندن و پێشخستنی کەرتی پەروەردە و خوێندنی باڵاوە پێداویستێکی نکۆڵی لە نەکراو بوو. ساڵانی ڕابردوو ئەوانەمان کە سەرۆکاریمان لەگەڵ کتێبە هەیە، مامۆستایانی قوتابخانەکان، قوتابیان، زانکۆکان، توێژەرەکان، ڕۆژنامەنووسان بۆ دەستخستنی سەرچاوی زانستی و کتێب سەردەنی پێشەنگاکانی قاهیرە و بەیروت و لوبنان و ئەستەمبوڵ و لایانی کەم قاهیرە و تاران ئەڕۆیشتن بۆ ئەوەی بتوانن سەرچاوە دەستخن. ئێستا ئەم هەوڵە پێشانگای پێچەوانە کردوێتەوە لە شاران و وڵاتانەوە سەرجەم کتێبخانە و پەبلیشەرە جیهانی و لۆکاڵیەکان و پارچەکانی تری کوردستان کۆ ئەکاتەوە لێرە پێشکەشی خوێنەرانی کوردەکە. ئەمە هەندێکن لەو گرنگیانی کە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی هەیەی بۆ شارەکە. زۆر ڕاستە، دەستە خۆش بێ. ئەم پێشانگایە لە کێوەکە و دەستی پێکردو و تاکەی بەردەوام ئەبێ. پێشانگا وەکو نەریت کردومانە بە نەریتێکی ساڵانە، لایانی کەم ساڵی جارێک پێشانگای کتێبەکرێتەوە ئەگەر هەوڵ نەدەین لەوەش زیاتری کەین، لایانی کەم لە کات و شوێنی خۆیان بەجێگیری لە مانگی یانزەی هەموو ساڵێکە ئەکرێتەوە.
لە ڕۆژی هەژدەی مانگ ئفتیتاحکرا بۆنەی کردنەوەکەی بوو هەتا 27 مانگ بەردەوامە بێتە ڕۆژی 27 مانگیش بەردەوامە بێ بۆ ماوەی 10 ڕۆژ هەموو ڕۆژێ سعات دەی بەیانی بۆ سعات 6 ئێوارە کراوەیە. زۆر باشە. کێ ڕێکخەری ئەم پێشانگەیە بوواتە هیچ لایەنێکە بوو بۆ ڕێخستنی ئەم پێشانگە؟ ڕێکخەری سەرەکی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کۆمپانیای ئەتڵاس الئەسیلە. کۆمپانیای ئەتڵاس الئەسیل تاکە کۆمپانیایان لەسەر ئاستی کوردستانە کە پسپۆڕیمان بریتیە لە ڕێخستنی کۆنگرە و پێشانگای نێودەوڵەتی دیدار و دیبیت و ئیڤنت ئەوەی لە شوێنانی تر ئەکرێت کۆمپانیا و خەڵکانی ترکە بە سوپاس و بە ڕێزەوە پێی هەڵاسن و ئەنجامی ئەدەن پسپۆڕیان نییە. یەکێک لە پسپۆڕێوردەکانی ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێخستنی ئیڤنت و دیدار و کۆبوونەوە و کردنەوەی پێشانگا جۆر بە جۆرەکانە. بۆیە وەکو کۆمپانیای ئەتڵاس الئەسیل کە ئێستا بە گرێبەستێکی درێژخایەن لەگەڵ حکوومەت و ژووری بازرگانیە ئەنجام درراوە کار لەسەر ئەوواکەین ساڵانە کۆمەڵێک پێشانگامان هەبێ نەک تەنها یەک پێشانگا بۆ نمونە ساڵی پار فیستیڤاڵی بەهارمان هەبوو دیداری ئابووری و بازرگانیمان هەبوو پێشانگای کتێبمان هەبوو پێشانگای کشت و کاڵ و تەکنۆلۆژیای خواردنمان هەبوو وە ساڵانە ژمارە ئەم چالاکیانە لایەنی کەم هەر ساڵێک ژمارەی بۆ زیاد دەکەین بۆی بتوانین وابێت سلێمانی بە بەردەوامی لایەنی کەم مانگانە پێشانگایکی نێودەوڵەتی تیا بکرێتەوە. چەند ناوەندی کتێبخانە و چاپخانە لەم پێشانگایاندا بەشدار بوون؟ بەشداربووەکانمان لە سەرتاسەری دنیاوە کە هاتوون و ئەزانم تا ئێستا 90 دەوڵەت هاتوون. ئەم 90 دەوڵەتدا بەش بوون بەسەر وڵاتە ئەوروپیەکان و ئەفریقی و عەرەبیەکان و تورکیا و ئێرانی دراوسە و ناوخۆی عێراقا. ئەوەی لە ناوخۆی عێراقەوە هاتوون لە هەموو شار و شارۆچکەکانی خواروی عێراقەوە تایەتی بێگومان لە هەرێمی کوردستانیش لە دهۆکەوە تاوەکو گەرمیان زۆربەی دارمەشن ناوخۆیەکانی تایە. بۆ من لە بیانیەکان گرنگتر بۆنی کوردانی هەر چوار پارچەیە. ئەم پێشانگای هەر چوار پارچەی کوردستانی شیتیا بۆ لەم پێشانگایە. ئەم پێشانگایە تایبەتمەندێتی و جیاوازێکی لە پێشانگای هەموو پێشانگاکانی تری کوردستان ئەوەیە کە کردومانە بە کەرنەڤاڵی یەکتر بینینەوە ناڵێن یەکتر بینین ئەڵەمی یەکتر بینینەوەی کوردانی پارچەکانی تر چونکە کوردانی بۆ نمونە لە قامیشلی و کۆبانیەوە هاتوون بەشدارن لەگەڵمانە لە خۆراوی کوردستانەوە لە ڕۆژهەڵاتەوە لە سنە و کرماشان و مەریوانەوە هاتوون لە باکوورەوە لە ئامەد و دیاربەکرەوە هاتوون لە سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجە و ئەوانەشەوە هاتوون بۆ خۆی پێشانگاکە بوو بە کەرنەڤاڵێکی یەکگرتنیەوەی ئەو کوردانەی کە دابوونەریت و زمان و ئاین و کولتور و هەموو شتێکیانەیە کە ئێستا ئەوەی ناومان ناوە جەبری جوگرافیا لە یەکی جیا کردوونەتەوە. ئەمە وەکو کوردانی چوار پارچە لە پاڵ ئەمانەیە کوردانی تاراوگەیش کە بۆ من زۆر شایانی خاندنە کۆمەڵێک خوێنەر و لاو و گەنجی کورد کۆمەڵێک ئەکادیمی و وەرگێڕی کورد بە بێدەنگی لە تاراوگە لە بواری وەشاندن و چاپە ئیشەکەن پرۆژەی بچووک و مامناوەندیان خستۆتە سەرخەت لەوێ وەشانخانیان داناوە ئیجازیان وەرگرتووە لە وڵاتانی ئەوروپی خەریکی نووسین و بڵاوکردنەوە وەرگێڕانن و ئەمانە لەگەڵمانە بەشدارن چەندانێک بۆ ئێمە مای شانازیە لە پاڵێ اینجا وڵاتانی ئەوروپی وەکو دانیمارک و کەنەدا و بەلجیکا و هۆڵندا و سویسرا لەگەڵمانن وڵاتانی ئەفریقیمان لەگەڵایە وەکو میسر و جەزائیر و تونس و مەغریبمان لەگەڵا وڵاتانی عەرەبی لوبنان سووریا ئوردن ئیمارات قەتەر وڵاتانی دراوسێ و ئیقلیمیمان لەگەڵەوە وەکو تورکیا و ئێران و یەک کەرنەڤاڵێکی یەکتربینین و یەکترناسینی کولتوریە پاشان بزنس و کتێب کەواتە بەپێی ئەوە بێجگە لە زمانی کوردی ئەو کتێبانەی کە لە پێشانگایەکەدا بوونی هەبووە بە زمانی تریش بوونی هەبووە کارمان لەسەر هەمەڕەنگکردن و ڕەنگاڵەکردنی پێشانگاکە کردووە. ئێمە لە وتاری ئیفتیتاحی پێشانگاکە شاوتم دەستپێکردنی ئیشکردن لەسەر ئەم پێشانگایە لە کۆتا ڕۆژی تەواوبوونی پێشانگای پارەوە 23 یانزەی 2019 کە پێشانگای خولی یەکەم تەواو بوو یەکسەر دەستمان کرد بە ئامادەکاری بۆ خولی دووەم تیمێکی 50 بۆ 100 کەسی لە ناوخۆ دەرەوەی وڵات بە بەردەوامی لە کارا بووین بە چەندین زمانی جیاواز هەوڵدرا بۆ ئەوەی زۆرترین بەشداربوومان هەبێ. ئەم بەشداربووانە وەکو ئاماژەم پێدا لە سەرجەم وڵات و زمانەکانیان لە زۆربەی زمان و وڵاتەکانەوەتیایەتی ئەمە یەکێک لە کاریگەری ئەرێنەکانی ئەوەیە بە تایبەتی بۆ سلکی ئەکادیمیا و پەروەردە و خوێندنی باڵا کتێب بە کوردی عەرەبی تورکی فارسی ئینگلیزی ئەمە زمانانەی کە زۆر لای ئێمە بەکاردێن لە پاڵیشا بە شێوە زارە جیاوازەکان کرمانجی خوار و ژوور و سۆرانی و ئەوی پێوترێ سۆرانی و بادینی ئێستا تەنانەت شێوەزاری هەورامی
هەموو ئەمانەتایە بەو زمان و شێوەزارە جیاوازانە سەرچاوی زانستی دەسەکەون. بەڵێ ناوڕۆکی ئەو کتێبانی کە لە پێشانگایەکەدا بوونیا هەبوو زیاتر لە چیە خۆی ئەبینیەوە؟ بە طبیعەتی حاڵ زۆربەی ناوەند و وەشانخانەکان لە بواری گشتیە ئیشەکەن. لە بواری گشتیشە زیاتر بواری هونەر و مێژ و کەڵچەر و زمانی زۆرتیایە، بەڵام ئێمە بۆ ئەوەی بتوانین هەمەڕەنگیەک دروستکەین و خوێنەر و عاشقانی کتێب ئەوانەی کە شەیدان بە دوای کتێبە ئەگەڕێن مامۆستایانی زانکۆ قوتابیان توێژەران ڕۆژنامەنووسان زۆرترین سەرچاویان دەستکەوێت. کارمان لەسەر ئەو کرد کە لە پێشانگاکەیە هەر جۆرە سەرچاوەیە کە تویست دەستکەوێ، یعنی فۆکسمان لەسەر ئەوە نییە بۆ نمونە تەنها لە بواری پزیشکی بێ، تەنها لە بواری ژینگە بێت، تەنها لە بواری ئەندازیاری بێ، بە پێچەوانەوە هەموو بوارەکانی وەکو ئاین، کولتور، مێژ و زمان، کەڵچەر، هونەر، تەنانەت پسپۆڕی وردەکانی زانکۆکان، بواری یاسا و بواری تەندروستی و بواری ئەندازیاری و کیمیا و فیزیا و بۆ ئەوەی خوێنەری ئێمە لە هەر بوارێکە خواستی لەسەر دەستخستنی کتێب بوو بتوانن لێ زۆرترین سەرچاوی دەستکەوێت. بەڵێ بوونی سەرچاوە زانستیەکان تا چەند گرینگە لەم پێشانگەیاندا بوونی هەبێت؟ سەرچاوە زانستیەکان ضرورەتێکی زۆر نکۆڵی لێ نەکراوە. یەکێک لەو ئۆفرانەی کە ئێمە ڕخساندومانە ئێستا زانکۆیەک ناوی زانکۆی ئەلعێراقیەیە، زانکۆیەکتر ناوی زانکۆی ئەلعالەمیەیە. ئەمانە بەهۆی ڕووداوی شۆرتی کارەباوشتۆ لە خواروی عێراق کتێبخانەکانیان بە کاملی سوتاوە، کە کتێبخانەکانیان بە کاملی سوتاوە دووچاری لە دەستدانی هەموو سەرچاوی زانستیان بوونەتەوە. ئێمە ئاسانکاریمان بۆ کردوون کە بێن لێرە ئەو سەرچاوە زانستیانی کە لێرە دەست ئەکەوێ ئێمە بە جۆرێک لە جۆرەکان دارنەشرەکان و پەبلیشەرەکان قەناعەت پێ بکەین بۆی بتوانن دیسکاونتیان بۆ بکەن، ئاسانکاری و داشکاندنیان بۆ بکەن، سەرچاوە دەستخن. لە پاڵ ئەمەیە بۆ سەرجەم زانکۆکانیان بۆ زۆربەی هەرە زۆری زانکۆکانی کوردستان و سلێمانی بە دوو مانگ بەر لەکردنەوەی پێشەنگا نووسراوی فەرمی پێشەنگامان بۆ ناردوون کە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کتێب ئەکرێتەوە، خوازیارە ئێوە بە خۆڕایی بەشداری بکەن، یعنی هەموو زانکۆکانی کوردستان ئەتوانن بە خۆڕایی لەو چەند هزار دۆلاری کە لە کرێی ژوورا وەرەگیرێ ئەوان هەمویان لە هەموو ئەو پارێ و لە سەرجەم خزمەت گوزارەکانیشان خۆشە بن، بەڵام دیارە تەنها چەند زانکۆیەک هاتن لەبەر بارودۆخی تایبەتی خۆیان قەیرانی دارایی و مشکلی بایکۆتی داوامەوانە. ئێستا زانم زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیک و ئەوانە هاتوون. ئەمانە ئیتر ڕۆژانە فەرمانبەرەکانیان ناو کتێبخانەکانن، مامۆستاکانی زانکۆ سەر ئەدەن و کتێب و گۆڤاری زانستی و بەرهەمی مامۆستایان و زانکۆکانیشان لەو شوێنانە نمایش کراوە. بەم ڕێگەی هەم زانکۆکە ئەتوانێت هەر سەرچاوێکی زانستی پێویستە، هەر کتێبی لە هەر بوارێکا پێویستە بچێت دەستیخە، بچێت پەیدایکە، بە پێچەوانەشەوە خەڵک ببینێ ئایا زانکۆی سلێمانی نووسراوەکانی چین، کتێبەکانی چین، جەرناڵەکانی چین، بە هەمان شێوە بۆ زانکۆی پۆلیتەکنیک و ئەکادیمیای کوردی بە شێوەیەکی گشتی چی پێشکەشی ئەکادیمیای جیهانی کردووە. دەرفەتێکی زۆر باشە بۆ زانکۆ و پەیمانگاکەن کە لەگەڵوانە بەدڵنیایەوە. ڕاستە خوێنەر حەزی لە کتێب خوێنێ، بەڵام ئێوە تا چەندێک توانی وتانە ڕەچاوی جۆری ئەو کتێبانە بکەن لە ڕووی کوالیتیەوە؟ لە ڕووی کوالیتیەوە ڕەچاوکردنی کتێب ئەوەی کە لەو کایە ئیشەکە بەشێکیان گرنگی بە ناوەڕۆکەدەن، بەشێکیان گرنگی بە کوالیتی چاپ و چۆنێتی چاپ و دارنەشرەکە و سومعی و کۆپیڕایت و ئەوانە ئەدەن، بەشێکیانیش ڕەنگە گرنگی بە شتیتر بدەن، ئەوە کەوێتە سەر زایقە و ئیستیساغە و حەز و زەوقی خوێنەرەکە خۆی. ئەو هەوڵانی ئێمە داوامانە کارمان کردووە لەسەر ئەوەی خواستی زۆرترین خەڵک بەرجەستە بێ، خواستی زۆرترین کەس بەرجەستە بێ. ئێمە ڕۆژانە بۆ نمونە سیاسیەکان پەیوەندیمان پێواکەن، دێن سەردانی پێشانگاکەن بۆ دەستخستنی کتێبی سیاسی، نووسینەوەی بیرەوەری یا داشتنامە. لە دادگای باڵای کوردستان و عێراقەوە تاوەکو داوەرێک و تاوەکو پارێزەرە بە ڕێزەکان ڕۆژانە یەن سەر لە پێشانگادن بۆ دەستخستنی سەرچاوی قانونی و دەستوری و یاسا و ماف و لەو بوارەی خۆیانە. ئەمە بە هەمان شێوە بۆ زانکۆکان، بە هەمان شێوە بۆ قوتابخانەکان، زۆربەی زۆری خواستی خوێنەران بە ناڵێم هەمووی، چونکە لام وایە بچیتە فرانکفۆرتیش کە یەکێکە لە ئەگەر ناڵێم یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبە لە سەراستی جیهان، تۆ هەر ناتوانانی هەرچیت ئەوێ دەستی خەی. بەڵام زانکۆی سلێمانی یعنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کاری لەسەر ئەوە کردووە کە بتوانێت بۆ هەنگاوەکانی داهاتووتر هەنگاو بە هەنگاو
خۆی پێشخا بە جۆرێک کە بگونجێ لەگەڵ خاصی زۆری نییە. بەڵێ ئەو کەسانی کە سەردانی ئەم پێشانگایانەیان کردبوو زیاتر لە چ تەمەنێکا بوون؟ تەمەنی سەردانیکارانی پێشانگای کتێب هەمووی ئەگرێتەوە ئەگەر دوایی ئەکرێت هاوڵاتی سەردانی پەیجەکانمان بکات. عاشق و خوێنەرانێکی زۆری کتێب هەن تەمەنێکیان کردووە لە سەروی 80 ساڵەوە ئەبینی مامۆستایەکە پیاوێکە کارمەندێکی خانەنشینە بە پیری و لەرزۆکی و گۆچانەکەی و بە هەموو ئەو دۆخانەوە هاتووە بە عەرەبانەیەکەوە خەریکی پەیداکردنی کتێبە هێشتاکە تام و چێژە بینێ لە ژیان هێشتاکە بە دوای کتێبە ئەگەڕێ هێشتا وردەبێتەوە بزانێم کتێبانە چۆنن. من تەقیوم بە خوێنەری جیاوازە ئەڵێ من چێژ لە بۆنکردنی کتێبەکانە بینم ئەوانەی خوێنەری باشن ئالوودەی کتێب و خوێندنەوە بوون وان لە بەرامبەریشە ئەبینی دایک و باوکەکان زۆربیان کە ئەیانەوێ مناڵەکانیان ئاشناکەن بە کولتوری خوێندنەوە مناڵەکانیان بخەنە سەربیری خوێندنەوە سەربیری خوێنەواری سەرگرنگی کتێب لە ژیانە لە مناڵی سەر جۆلانەوە خستویانتە سەر عەرەبانەی چوارتایە و مناڵەکانیان هێناوە بە مناڵی ساواوە هەنێ جاریش خێزانی هاتوون قوتابیانی زانکۆ و بەشە ناوخۆیەکانیش یەک و دوو جاریوە هەیە بە پاس یان سەردانمانەکەن وە لە شارەکانی تری کوردستان و عێراقەوە ڕێککەوتن کراوە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیای گەشتیاریە مەسەلەن ئەوەی کە دوورە لە سلێمانیەوە بۆیە نمونەی دهۆکە هێنمەوە هەزار کەس زیاتر بە یەک وەج بە ڕۆژی جومعە لە دهۆکەوە هاتوون ئەمە بمانەوە نەمانەوە کاریگەریکی زۆر گەورەی هەیە لەسەر یەکتر ئاشنابوونی زیاتر ئاشنابوون بە یەکتری بۆ خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک بۆ خەڵکی شێوەزارەکان بە هەمان شێوە بۆ کۆمپانیا گەشتیارەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش کاتە لە ڕووی کولتوریەوە ئەم پێشانگایە گرنگێکی زۆری هەیە لە ڕووی کولتوریەوە پێشانگا لە کۆمەڵێک ئاستا گرنگی هەیە یەکێک لەو بوارانی کە پێشانگا زۆر گرنگە لە ڕووی کولتوریەوە بە دەرەجەی یەکەم دنیای دەرەوەی کورد تاوەکو ئێستا کوردیان تەنها لە کتێبا بینیوە لە کۆمەڵێک سەرچاوی کەما باسی کورد کراوە و لە کۆمەڵێک میدیای شێوێنراوە ئینسانی کوردیان ناسیوە خەڵکی دەرەوە ئەو دراوسەکەی خۆمانە کە مەسەلەن ئێران و تورکیا ئەوانەیە زۆر باش باشووری کوردستان ناناسن کوردەکانی خۆیان زۆر باش ناناسن هەتا ئێمە کە لەگەڵ عێراقە لە یەک وڵاتە ئاژین زۆر باش یەک ناناسین ئێستاکەیش هەنێک خەڵک لە ئێمە لە ناو شارەکانی خۆمانە بەداوای لێبوردنەوە دانپیانانێکە منەیکەم ناموە سەیری عەرەبێکی بەغای و بەسڕە و نەجەف و کەربەلاکەین لە کاتێکا مناڵی کوردی سلێمانی و گەرمیان و بادینان و هەولێر گەیشتونەتە بەلجیکا و هۆڵندا و ئەوروپا و ئەمریکا و لەوێ ئیقامیان وەرگرتووە و زەواجیان کردووە و ماڵ و مناڵیان پێکەوەناوە پێشانگای کتێب هەوڵێکە بۆ ئەوەی لە ڕووی کولتوریەوە ئینسانی کورد مێنتاڵەتی ئینسانی کورد عەقڵیەتی ئینسانی کورد کرانەوەیکی زیاتر بەخۆیەوە ببینێت ئەمە دووسەرەیە ئاڕاستەیەکیان ئێمە ئەناسێنێ بە دەرەوە چونکە ئەو دارنەشرانە ئەو پەبلیشەر و ناوەندی چاپ و بڵاوکراوانەی کە لە سەرتاسەری جیهانەوە هاتوون هەرێکی لە وڵاتێکەوە هاتووە ئەوان تەنها کوردیان لە میدیا و کتێبەکانەوە بینیوە ئێستا دێنە ئێرە مرۆڤی کورد دەبینن طبیعەتی ئینسانی کورد دەناسن زمانی ئینسانی کورد وشە فێرە بن تەنانەت ئەوانەی کە پارەکە لەگەڵمانە بەشدار بوون لە کڕیارەکانیانەوەیەکی چەند وشەیەکی کوردی فێربوونە ئێستا کە ئێمە بۆ ئیشی پەیوەندەکانی خۆمان لەگەڵانە قساکەین بە زمانە جیاوازەکان ئەو هەوڵەدا ئەو چەند وشە کوردی کە لە ئێمە و لە تیمەکانی ئێمەوە فێربووە بەکاری بێنێ لایەنی کەم چاک و چۆنی فێربووە معاملەکردن فێربووە نرخی خواردەمەنی ئەپرسێ ناوی خواردنەکان بە کوردی فێربووە ئەمە کاریگەریەکی بچووکی هەیە بەڵام لە دوورمەودایە خۆ پێشانگای کتێبمان دەست پێ نەکردو بۆ ڕۆژێک و هەفتەیەک و مانگێک لە ئایندەی دوورمەودایە بە دڵنیاییەوە ئەوان ئینسانی کوردە ناسن زمانی کوردیە ناسن خواردنی کوردیە ناسن ئەوانەمان کەوەکو من چاکت پانتۆڵیان لە بەرانیە لەوێ چونکە خۆ خەڵکێکی زۆر وەکو کەرنەڤاڵ بەجلی کوردیەوە یان بۆ پێشانگا کولتور و جلوبەرگی کوردی ئەناسن و دێنە ناو شار ئەمانە ئێوارە کە لێ ئەبنەوە دێنە ناو شار هەتا درنگانێکی شەو لە ناو شار و بازار ڕائەمێننەوە کات بەسەرە بن پارە خەرجەکان لەڕووی ئابووری شەو گرنگێکی زۆری هەیە ئەمە ئەو لانی تریشی تەواوکەم دوای دێمە سەر لایەنە ئابوووریەکەی لە ڕوو کولتوریەکەوە چۆن ئێمەی ناساندووە بە خەڵکانی دەرەوەی کوردستان بە هەمان شێوە تا ئێستاکەش ئێمە هەروتومانە
عەرەب وە تورک وە فارس وە هەنێ جار گلەیمان لێ کردوون هەنێ جار ئێمەش بمانەوە نەمانەوە کەم کەم ڕەگەزپەرستی ئەو ستەمەی لێمان کراوە لەلایەن دەسەڵاتەیەک لە دوای یەکەکانی خۆمان و دەور و بەرمانەوە جۆرێک لە ڕەگەزپەرستی تیا چاندوین ئێستاکە خەڵکێکی زۆر ڕقی لە تورکە ڕقی لە فارسە ڕقی لە عەرەبە ڕقی لە نەتەوەکانی ترە بەڵام کاتێک ئەبینی ئەمڕۆیەکێک لەو کتێبانەی بە دیاری بۆ من هاتووە دارنەشرێکە لە قاهیرەوە لە ئەفریقاوە کتێبێکی لەسەر کوردستان چاپ کردووە و لەسەر بەرگی کتێبەکەی ئاڵای کوردستانی نەخشاندووە و لەوێش ئیتیحادی ناشرینی وڵاتانی تر و خەڵکی خۆیان سەرزەنشتیان کردووە بەڵام هەر هاتنەکەی بۆ ئێرە بۆتە باعیسی ئەوەی لە گەڕانەوەیە چەند کتێبێکی کوردی هەوڵی داوە لەگەڵ چەند وەرجێڕێکی کوردیە کتێب وەرجێڕێ بۆ زمانی عەرەبی بۆ زمانی تورکی و فارسی ئەمە کاریگەریکی پێچەوانەی هەیە واتە ناساندنی دنیای کوردیش بە دەرەوەەوە دەرەوەیش بە کورد هەر بە هەمان شێوە کاریگەری هەیە بە تایبەتی ئەمەی کورد جوگرافیاکەمان جوگرافیایکی داخراوە بە شاخ ئێمە جوگرافیاکەمان وەکو وڵاتانی تر نییە وەکو وڵاتە فیدراڵی و کۆنفیدراڵیەکان کراوە بین بەسەر کولتور و نەتەوە دابوونەریتەکانی ترە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی کولتوری و هەم لە ڕووی زمانەوە محکوم بووین بە جەبری جوغرافیا و جغزێکی دیاری کراو کە ئێستاکە لە پێشانگایکی کتێبە تۆ لە سەرتاسەری دنیاوە خەڵک هاتووە ئەوە کەم کەم کار لەسەر کاڵبوونەوەکە من ناڵێن پێشانگای کتێب عەسای سحریە بە مانگە کوردستانە کاتە چوزانم بەڵام بە دڵنیایی بە تەدەڕوز لە پاڵ چالاکی هونەری و کولتور و ڕۆشنبیرەکانە کاریگەری ئەبێت بەڵێ ئێوە بەپێی ئەوەی دووەم ساڵە بەڕێستان بەشداریەکەن لەم پێشانگایەدا لەم ساڵە زیاتر بەدەنگەوە هاتن هەبوویان لە ساڵی پێشووە ساڵی پێشوو 12 وڵاتی جیهانمان لەگەڵ بوو بەڵێ ئەم ساڵ بە بۆنەی قەیرانی کۆرۆنا و قوڵبوونەوەی قەیرانی داراییەوە نایشارمەوە ترسمان هەبوو بەشداربووان زۆر کەمکە بەڵام بەشداربووانمان لە ڕووی ژماری وڵاتەوە لە 12 بوو بە 19 وڵات ئەمە بازدانێکی زۆر گەورە بوو بۆ سلێمانی و بۆ پێشانگایش و لە ڕووی هەمە جۆرکردنی زمانەکانەوە بە هەمان شێوە و لە ڕووی بەشداری کوردانی هەر چوار پارچەوە لە پار پێشکەوتوترین و لە ڕووی ژمارەی پەبلیشەرەکانەوە واتە کتێبخانە و چاپخانەکان و ناوەندەکانی پەخش و وەشاندنەوە هەر زیادی کردووە پارەکە لە 1995 ڕووبەرەکەمان چوو بوو بەکرێ ئەم ساڵ لە 1990 هەموو ڕووبەرەکە پڕبووەتەوە بە بەشداربووانی ناوخۆی و بیانی بەڵێ حکوومەت تا چەند توانیوەتی یارمەتی دەرتان بێ لەکردنەوەی ئەم پێشانگایەدا یارمەتی حکوومەت ئەگەر لە مەبەست لە یارمەتی مادی بێ هیچ یارمەتێکی ئێمەی نەداوە چون ئێمە کۆمپانیای کەرتی تایبەتین انتظار و چاوەڕوانی کشمانی حکوومەت یارمەتیمان با چونکە ئێمە نەسەر بە هیچ وەزارەتێکین نەسەر بە هیچ حکوومەتێکین نەسەر بە هیچ حیزبێکین کۆمپانیایکی کەرتی تایبەتین وەکو هەر کۆمپانیا بزنسەکانی تر بەڵام لەو سۆنگەیەوە کە ئەم کارەی ئەیکەین معنیە بە وەزارەتی ناوخۆ لەبەر کاروباری ڤیزا معنیە بە وەزارەتی تەندروستی لەبەر خۆپارێزی کۆرۆنا معنیە بە وەزارەتی ڕۆشنبیری لەبەر گرنگیدان بەلایەنی کولتوری و سەقافی و کۆپیڕایت و ڕێگری لە بڵاوبوونەوەی کتێبی خراپ لەبەر هەموو ئەو هۆیانە بەڵێ ئێمە ژوورێکی ئۆپراسیۆنمان دروست کردو لەگەڵ ژووری بازرگانیە ئەم ژووری باز ئۆپراسیۆنە خودی پێشانگا خۆمان سەرپەرشتیەکەین سەرجەم هێزەکانی ناوخۆ سەرجەم فەرمانگە پەیوەندیدارەکان ئاسایش پۆلیس فریاکەوتن ژووری بازرگانی و هەروەها وەزارەتی تەندروستی و ناوخۆ و پارێزگا و نوێنەری لیژنەکانی قایم قامیت هەمویان لەگەڵمانە لەو ژووری ئۆپەراسیۆنە بەشدارن بۆ ئەوی کوالیتی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان بە بەرزترین ئاست بێ و کەمترین خروقات و هەڵە و گیر و گرفت ڕوو بدا و هاوڵاتیان لە کەش و هەوایەکی ئارامە بازاڕی بکەن چونکە ئینسانی کورد لە شوێنی گشتیە زۆربەی زۆریان حەزیان لە جۆرێک لە هودووە لە هێمنیە لە پابندیە لە ئیلتیزاماتە بۆ خەڵکی کە مەسەلەن بە خێزانەوە دێ بە مناڵەوە دێ بە کچ و کوڕی گەنج و لاوە دێ خەڵکیی بەتەمەنە لەبەرەوە کارمان کردووە لە پاڵ ئەو شوێنە فەرمیانەی حکوومەتە کە هاوکارن هاوکاری مادی و معنەوی و لۆجستین لەگەڵمانە لە پاڵ ئێمە کۆمەڵێک گرێبەستمان کردو بۆ ئەم ساڵ لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای کەرتی تایبەتە بۆی بتوانین ناو پێشانگاکەیش کۆنتڕۆڵەکەی بەتەواوەتی بێ یەکێک لەو بوارانە لە ڕووی سکیورتی و سەلامەتی و هێمنیەوە گرێبەستمان لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیا کردو بۆ ئەوی
هێمنی کەشوهڵای ناوهۆڵی پێشانگا پارێزراو بێ سەلامت بێ نەبێ بە شوێنی فەوزا نەبێ بە شوێنی عەبەسیەت و تووڕەی و جەنجاڵی و قەرەباڵخی و ئیزدیحامی زۆر پاشان لە ڕووی خاوێنیەوە گرێبەستمان لەگەڵ کۆمپانیایەکی بواری خاوێنکردنەوە کردووە بۆ ئەوەی کەشوهەوای پێشانگا بە خاوێنی بمێنێتەوە لە پاڵیا گرێبەستمان لەگەڵ کۆمپانیای برایت شەڵت کردووە بۆ گرنگیدان بە پاراستنی ڕێنمایە تەندروستیەکان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناکەمە مەرجی وەزارەتی تەندروستی بوو ئێمە کۆمەڵێک ڕێکاری زۆر باشمان گرتوۆتە بەر یەکییان لە دەواازەی گشتی پێشانگاوە کە ئەتەوێت لە جادی گشتی وەلادی بۆ ناو پێشەنگا بە سوپاسەوە هێزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ و ناوخۆ ئەو جادەیە بە بەردەوامی ڕێکە خەن بۆی قەرەباڵخی و چڕی و بەریەکەوتن ڕوونەدا کە هاوڵاتی دابەزی لە ئۆتۆمبیلەکەی شوێنی تایبەت تەرخەن کراوە بۆی ئۆتۆمبیلەکانیان پارککەن بۆی قەرەباڵخی دروست نەبێ ئەمە هەمووی لەسەر تێچووی پێشانگا و هاوڵاتی کە پیادە بوو هاتە ژوورەوە 4 تونێلی تعقیمکردن 4 هۆڵی تایبەت دروست کراوە کە هاوڵاتی پێ تێ ئەپەڕێ با ڕێگەی پرژاندن بە ڕێگەی مەرجەکانی تەندروستی ڕەچاوکراوە هەوڵمانداوە هاوڵاتی کە بێت تێ پڕێ تاقیمەکرێ ئەمە هەنگاوی دووەمە هەنگاوی سێم کە یەتە ژوورەوە بە خۆڕایی دەمامک ئەدرێ بە هەموو بەشدار بوویەک چەندی دەمامک پێویستە بە خۆڕای لەسەر مێزەکە دانراوە و ڕێگەی نادرێ بچێتە ژوورۆ تا دەمامک نەبەستێ وە کە چوە ناو هۆڵەکەیش بەردەوام بە پێشکەوتوترین ئامێری ئەوەی پێوترە هەڵماندن تەبخیری مەوادی تعقیمە بە بەردەوامی هەموو کەشوهەوای ناو پێشەنگاکە ناو ڕاڕەوەکان سەر کتێبەکان تعقیمەکرێ و لەسەر هەموو مێزێکی کتێب فرۆشێک ڕۆژانە معقیم دائەنرێت بۆی هاوڵاتی دەسەیاتە پارەوە دەسەیاتە عەرەبانەوە دەسەیاتە کتێبەوە دەسا و دەست بە شتێکەکە بە بەردەوام دەستەکانی دەستان خۆش بێ بوونی ئەم پێشانگە تا چەند گرنگە بۆ سەرچاوەکانی لێکۆڵینەوە بۆ زانکۆ و پەیمانگایەکان تا چەند دەوری هەیە بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستاکە زیاد لە دەیان و سەدان مامۆستای زانکۆ کە دێنە ئەوێ هەست بە مرتاحەیەکی زۆرەکەن هەتا لە سلکی پەروەردەشە ئەوانەی کە زۆر گرنگی بە پسپۆڕەکانی خۆیانەدەن مامۆستایەکی بەڕێز لەوانەیە چەند ساڵە مامۆستایی یەکێک لە پسپۆڕیەکانە کیمیا فیزیا زیندەزانی بیرکاری ئینگلیزی عەرەبی هەر پسپۆڕێک بێ وێژەیەکان سەرچاوی پێویستی لەوانەیە دەست نەکەوت بێ لەوانەیە سەرچاوە دەستکەوت بێ گران بوو بێ لەوانەیە سەرچاوە دەستکەوت بێ کەم بوو بێ ئێستا کە ئەم کەسە دێتە پێشانگا بە زمانی جیاواز زیاد لە خیارێکی لەبەردەستایە زیاد لە بژاردەیەکی لەبەردەستایە و ئەوانیش خۆشیان سەیری زائقەی ئینسانی کورد دەکەن کە ئەمساڵ خواست لەسەر چه جۆرە کتێبێک زۆرە بۆ نمونە من کتێبخانەیەکم هەیە لە بواری مێژووە لە بواری فیکرە لە کۆمەڵناسیە لە دەروون ناسیە ئیشەکەم مشتریەک دوان سیان لە ڕۆژێکە چەند کەسێک لێمە پرسن کتێبی دەروون شیکاری فرۆیدت هەیە بۆ نمونە لە منە پرسن تیۆرەکانی کۆمەڵناسیت هەیە من ئەکەوێتە زیهنم کە ئەم کتێبانە خواستیان لەسرە ئەکادیمیای کوردی زانکۆکانی کوردستان خوێنەری سادەی کورد پێویستی بەم کتێبەیە لەوێوە لەمسی زائقەی ئینسانی کورد و خوێنەری کورد و ئەکادیمی کوردەکەن هەوڵدەن بۆ ساڵانی داهاتوو بتوانن سەرچاوی زانستی و بوارانە دەستخەن بەیان دکتۆریان خوێندنەوەی کتێب لە ئێستادا لای ئێمە تا چەندێ بۆتە کللتور خوێندنەوەی کتێب لە وڵاتانە بە بەردەوامی لێکۆڵینەوەی لەسەر ئەکرێ ئەگەر من پێم باشە لە پراوێزی بەرنامەکە لە دەرفەتێکە ئاگر توانرا هەڵبەتە کارێکی قورس نییە و کارێکی ئەستەمیش نییە یەک سێرچێک بکەین معدلی خوێندنەوە لای هاوڵاتی وڵاتان چۆن چۆنیە ئەبینی مەسەلەن وڵاتانی وەکو ژاپۆن و مالیزیا ڕێژەی خوێندنەوە لایەن بۆ تاکێک بە معدلی لە ڕۆژێکە لە بەرزترین ئاستایە کاتێکە چتە ئەوروپا تۆزێک دابەزێ ئەچتە ئەمریکا تۆزێکی تر دابەزێ دێتە وڵاتانی عەرەبی و شەرقی زۆر زۆر دابەزێ خۆکاری ئەمە گەڕێتەوە بۆچی هەر پرسیارەکەی تۆ خۆی وەڵامی تایە لای ئێمە بەداخەوە خوێندنەوە نەبوو بۆ کللتور بە تایبەتی نەوەی نوێمان جێی داخە تۆڕە کۆمەڵایەتیەکان جێگای خوێندنەوەی گرتوتەوە من قەت ئەو دیمەنەم بیر ناچێتەوە قوتابی زانکۆ بووین نزیکی بە شەناوخۆیەکەمان ڕۆژنامە فرۆشێک هەبوو پیاوێکی پیر هەبوو کە هەمومان ئەمان ناسی لەم دوایە لە ڕۆژنامەکانە زۆربەی وێنەی بڵاو بووە بەر لە قوتابیەکانی زانکۆ بەر لە ئێمەی بە حساب گەنج و خوێنەوار
ئەو بەردەوام کتێب فرۆشەکە پێوتین ئەیوت هیچ ڕۆژنامە و کتێب و گۆڤارێک نایەنم ئللا کاک فڵان کەس دێت یەکەم نوسخەم لە یەکڕێ بە بەردەوامی ینی پێشتر لە جوڵەی بزاوتی خوێندنەوە بە کولتورکردنی خوێندنەوە و ڕۆشنبیری لای نوخبە باشتر بوو ئێستاکە خەڵکێکی زۆر خۆی داوەتە تۆڕە کۆمەڵایەتەکان من ناڵم تۆڕە کۆمەڵایەتەکان بەدیل نییە سوودی نییە ئەرزشی نییە یاخود هەمووی خراپە ئەکرێت تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ گواستنەوەی هەواڵ بۆ گزارشتکردن لە خۆمان ئاگاداربوون لە هاوڕێ دوورە دەستەکان کۆمەڵێک سوودی هەبێ بەڵام هەرگیز تۆڕە کۆمەڵایەتەکان جێگەی کتێبی نەگرتوێتەوە سەدان لێکۆڵینەوەمان هەیە لەو بوارە یەکێک لەوانە کتێبەکەی ئارثۆ بەرگرە پسپۆڕێکی بواری کۆمیونیکیشنە ئیتالیا کتێبێکی هەیە بە دوور و درێژی باسی ئەوە کە ئایا تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیای هاوچەرخ شوێنی کتێبەگرێتەوە یاننا پرسیارەکەت ئەم باتەوە بۆ مەوزوعێکی دوورتر ماکلۆهان نەزەریەکی هەبوو ئەگەر بیکەیتە یەک وشە ئەگەر ناوەکەم بە هەڵەنەوە بێکی وادارم زاکیرەم یارمەتیم بە ئەڵێ کاغەز مرد مارشال مەکلۆهان ئەڵێ کاغەز مرد کە ئەوە بینیە ئەو ڕادیۆی بینی بوو مەکلۆهان ڕادیۆی بینی بوو کە ڕادیۆ زۆر پێشکەوت تۆغیانی کرد بەسەر ڕۆژنامەیە وتی تەواو کاغەز مرد ینی ڕۆشنبیری ناو کتێب و نووسرا و چاپکرا و چیتر ئەگەر بمایە تەلەڤیزیۆنی ببینە ئەیوچی ئەگەر بمایە تۆڕە کۆمەڵایەتەکان و یوتیوب و تەلگرام و کتێبخانەی ئەلکترۆنی ببینە ئەیوەچی بێگومان تووشی شۆکە بێ ئەگەر ئێستا مەکلۆهان زیینوکەینەوە گۆتەنبەرگ زیینوکەینەوە بڵین ئەو پیتانەی تۆ بە بەرگی توێکڵی دار لەسەر کاغەز چۆنچۆنی چاپت ئەکرد ئێستاکە ئێمە بە سەعاتێک هەزاران وشە تایپەکەین و ئەینوسین و دەسا و دەستی پێکەین هەزاران وێنەوە ڤیددیۆ لەوانەیە وەکو خەیاڵی عیلمی بێتە بەرچاوی بەڵام ئێستا ڕۆشنبیرانی هاوچەرخ دووبارە دووپاتی ئەواکەنەوە نەخێر هیچ کاتێ تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیای هاوچەرخ و ئایتی ناتوانێ ببێ بە بەدیلی کاغەز ناتوانێت ببێ بە بەدیلی کتێب هاوکاری ئەبێ پێشی ئەخا گۆڕانکاری بەسەرایەنێ بۆیە کتێبیش ئەبێ خەریکی خۆگونجاندن بێ عاشقانی کتێبیش ئەبێ خەریکی خۆگونجاندن بن ئەوانەی لە کایی نووسینە وەشاندنە چاپە پەخشە بڵاوکردنەوەیە ئیشەکەن بەردەوام لە خۆگونجاندنن لەگەڵ تەحەدیەکانی تەکنۆلۆژیایە ئەبێ لە ڕووی نرخەوە خۆیانە گونجێنن لە ڕووی چاپۆ خۆیانە گونجێنن لە ڕووی ڕەنگاڵەکردنی پەڕەکانەوە خۆیانە گونجێنن لە ڕووی ناوەڕۆکەوە خۆیانە گونجێنن بۆی بتوانن مواکەبە بکەن معاسەڕە بکەن بژین هاوچەرخانە لەگەڵ خواستی خوێنەری هاوچەرخا بڕۆن دەست خۆش بە دکتۆرگیان ئێمە هیچمان نەما ئەگەر بەڕێستان لە کۆتایە ڕێنمایەکتانیان پێشنیارێکتان هەبێ ڕێنمایی و پێشنیارێکی ئەوتۆمان نییە هێندە هەیە کە من داوا لە خەڵکی کوردستان بە تایبەتی سلێمانی و دەوروبەری ئەەکەم ئەم میوانانە میوانی هەمومانن ئێمە هەمومان پێکەوێنێکی زۆر پارەکەوێنێکی زۆر جوانی سلێمانیمان نیشاندا ئێستا ئێمە لە هەموو گروپەکانی ئیتیحادی ناشرینی عەرەبی عێراقی میسری سووری تورکی فارس لە هەمویان ئەندامین بە حکمی کارەکەمان یەک کەسێک نەمان بینیوەتەوە گلەی لە ئینسانی کوردکە لە خوڕەوشتی لە هەڵسوکەوتی لە ئیستیغلالکردن چونکە ئێمە بینین خۆمان بە گەشتیاری چوینێتە وڵاتانی تر هەمیشە وریابی سایق تەکسیەکە زیاترت لێ نەسەنێ ئەبێ هەمیشە وریابی جلوبەرگ فرۆشەکە چوزانم دەلیلە سیاحەکەت خوا نەخواستە تووشی ئەوە نەبی فێڵت لێ بکە بەڵام ئینسانی کورد هەرچیەکیانە دوێنین هاتوون ئەڵەوەمان هەست کردووە لە ماڵی دووەمی خۆمانین خەڵکی کوردستان بە سروش خەڵکی کراون وان پێشانگایانە زۆر کار لەسەر ئەواکەن هیوادارم ئەوانی کە تاوکو ئێستا نەیانتوانیوە سەردانی پێشانگا بکەن پێشانگا تاوەکو 27 مانگیش کراوەیە بە بەردەوامی لە خزمەتیانین بەنسبەت ناو شاری سلێمانی و دەوروبەریشەوە پاسی خۆڕایی بە تایبەتی لە شاڕەی سالم لە بەردەم باخی گشتیەوە بۆ پێشانگا و بە پێچەوانەوە ئامادەکراوە ڕۆژانە هەوڵاتیان دەتوانن بە خۆڕای سەردانی پێشانگا بکەن دەست خۆش بە دکتۆرگیان زۆر ئەزیێتە کێشامان ومان کردی سپاس دەکەین بۆی بەشداروی لە بەرنامەکەمانە دەست خۆش بۆ دکتۆر شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دەست خۆش بێ بەرنامەی ئەمڕۆمان لێرە کۆتایی هات تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ